دەردی دڵ بۆ کێ بەیان کەم دڵکە نالاوێتەوە ئەو گڕووی گرتوویە چی بکەم بێتۆ ژیر نابێتەوە بەفری بەفران بارە بێبای وعدە قەت ناچێتەوە ئەی خودا و کەنگێ عەزیزی ئەو دڵای من دێتەوە وێنەکەت دەرمانی سەر جەرگی برینداری منە وەختی دڵێ تەنگی بەبێتۆ هەر ئەوە یاری منە دیتنی ڕووناکی بۆ دووچاوی جۆباری منە تاکو لێت دوورم عەزیزم شیوەنێکاری منە تاکو لێ دوورم عەزیزم شیوەنێکاری منە چاوەکانم بەسیە غوربەت بێرەوە چۆن بژیم ئاخر عەزیزم تۆ لەوێ و من لێرەوە